زۆرێک لە هونەرمەندانی شێوەکار خاوەن گەلەری تایبەت بە خۆیانن کە هەم کاری شێوەکاری تیادا ئەنجامەدەن و هەم ئەو گالەریە دەبێتە ماڵێکی تر بۆ کۆبوونەوەی هونەرمەندانی شێوەکار بە تایبەتیش هونەرمەند شێوەکار وهبی ڕەسوڵێکێک لەو هونەرمەندە شێوەکارانەیە کە خاوەنی چەندین تابلۆ کاری زۆر تایبەتەوە جگە لە کارە شێوەکارەکانیشی خاوەنی چەندین کتێبە دەربارەی هونەری شێوەکاری. هاوکارم دەروون گفتوگویەکی لەگەڵ وهبی ڕەسوڵ ساز کردووە هەم دەربارەی کارەکانی و پرۆژەکانی ئایندەشی. سڵاوتان لەبێ. ئەمڕۆ لە گەلەری هێسام شوێنی کارەکانی یەکێک لە مامۆستا و شێوەکارە هەرە دیارەکانی کورد مامۆستا وهبی ڕەسوڵ کە لێرەیە بەشێک لە کارەکانی خۆی کارە شێوەکارەکانی هەم ئەکێشێت و هەم نمایشیانەکە. ئەمڕۆ میوانجاری کردین و پێکەوە گفتوگۆکەین لەسەر تەواوی شوێنەکە. مامۆستاگیان سڵاو لەبێ. خێر هاتن. زۆر سپاس بۆ تۆ. اینجا چ کاتێک حەزەکەم بپرسم بزانم شێوەکاران یاخود ئەو کەسانەی کە ئەگەنە ترۆپکی کارکردن بیر لەواکەنەوەکە مۆزەخانەیەک شوێنێک کارەکانیان هەمیشە لە بەرچاوی خوانیا بێ و شوێنێک تایبەتەکەن بەم بابەتە. ڕاستەکە و کاتەیە کە وەکو جەنابەت فەرموو هونەرمەندەکان ئەزموون کارکردنیان ئەگاتە ئاستێکی دیاریکرا و ئاستێک کە ئیتر هەموو هەمەنیش هەموو ئەزموونەکەش چیتر لەوە نامێنێت تۆ کارەکان هەڵگری بیخیتە پشتی سارێک و بیکیتە پێشانگایەک و بۆ ماوەی 3 ڕۆژ یا هەفتەیە یا 2 ڕۆژ بەردەوام بێ و بیهێنیتەوە. ئەمە خۆی لێرە پێڕەوێکی باڵێن ڕۆژ ئاوایانەیە هونەرمەندەکان جێگە وەرەگرن لە شارەوەنی شارەکانیە جیان بۆ تەرخانەکەن بۆی جێی دائیمیان ببێ چونکە وا ڕێکەوێ گەشتیارێک بێتە ئەوێ یا کەسێک کە خوازیاری کاری هونەریە خوازیاری ئەوەیە کە ئاستی هونەری شارێکی دیاریکراو ببینێ بێ بچێت سەردانی جێگەی بکە کە بەردەوام هەبێ لە هەموو کاتێکە هەبێت تەقریبەن بەڵێ تر ئەوە لێرە لەبەرەوەی ئەو ئاگایە یاوە خود ئەو ئەگەر بژڵێن پێویستیە نییە بۆ عەقڵی دەسەڵاتی ئێرە بەڵام هونەرمەندەکان خۆیان ئەگەر بۆیان بنوێ بۆیان بکرێ جێگەیەکی وا دروست دەکەن جێگەیەکی وا بۆ خۆیان فەراهەمەکەن کەوا بێ شوێنەکە وەکو بەڕێزت ئاماژەش پێدا هەم جێی کارکردن بێ هەم جێی نمایشیش بێ. من بەڕاستی تر لە دوای ئەزموونی چەند ساڵێک ئێرەم کە وەکو ستودیۆیەک بەکارەهێنا کۆمەڵێک لە خوێندکارە ئازیزەکانم کاکە زانا ڕەسوڵ و هاوڕێکانی بە سوپاس و خۆشەویستی و بۆیان پێشنیاری وایان کرد کە بێن جێگەکەم بۆ ڕێک بخەن. پێشەوەی کە باس لە خوێندکارەکان و لە هاوڕێکانی بکەم کە لێرە یارمەتیان ناوی بەگومان باسییانەکەین بەس ئەمێ پرسیاری ئەو بکەم بزانم ماڵەوە چۆن ڕێگەیاننا ئەم مەساحە زۆرە ئەم چەند ژوورە تایبەت کەی بم بابەتە چکە خانمان هەمیشە تۆزێک گرفتی ئەوەیان هەیە وە نیوە مەسا بە ئیزافێش کە بکەم لەسەر پرسیارەکەی ئەوڵت شتێکی کەشێ ئەویش پاڵنەرە بۆی هونەرمەند جێگەیەکی وا بکات و ئەویش هیلاچی و سەرقاڵی و مرۆڤی ئەمڕۆیی ناو کۆمەلگاکانەکە کۆمەلگاکان بەرە و حاڵەتێکی زیاتر بابڕین قەڵەباڵکی و دژواری ژیان ئەڕۆن ئەو بۆی ناکرێت لە ماوەی هەفتەیەکیان دا ڕۆژە یا 3 ڕۆژە بچێ بۆ پێشانگایەک ینی ڕەنگە دوای 6 مانگ بۆی بکرێت دوای 3 مانگ بۆی بکرێ بۆیە ئەمەش پاڵنەرە بۆ ئەوی کە تۆ جێگەیەکە تێکە بە هەمیشەی هەبێ زابابێ مۆسە بەسارەکەی تۆ من خێزانەکەم بە پێچەوان و ینی زۆر حەزی کرد کە کارەکان چکە هەمووی هەددان رابوون لە سەریەک و کەڵەکە ببوون هەر ئەید بۆ هەڵیان ناواستی کارەکان بۆ ئەوەی بڕین وا بڵاو نەبێتەوە یا چۆن بڵی زیانێکیان پێنەگا لەوەوە ئێرە کە خۆم کاتی خۆی لە سەرەتای ئەم خانوەما کە هەمان بوو لێرە ئەژیان وەکو جێ ژیانی خۆمان بوو بەڵام قاتی سەرەوە خۆ دەزانی ئەرچی پاش ماوەیە قورسە بێ بۆ هێنانی پێویستی ڕۆژانە بۆ قاتی دوو بە پێ و بە قادرما هەموو ئەپلیکانە سەرکەوەرە و بڕۆ خوارەوە ئیتر ئێمە وامان بارزانانی ئەژنا بچینە خوارەوە بەشی خواروی ماڵەکە من ئەژنا خۆم لە هۆدەیەکی گەورەی خوارەوە بوو ستودیۆکەم بەس تەنها ستودیو بۆ کاتە
هیچی تر نمایشێتیانە کردبوو تەنها کاری شێوەکاری هەڵواسرا و بەس کەم یعنی هەر شتێکی زۆر سادە و ساکار. ئیتر دوایی کە ئێمە با بڵین چینە خوار و خۆم هاتمە سەرەوە شوێنەکە مای لێ هات ئەوە بوو ئەو وان بە باشزانی ئێرە تەرخانکەم بۆ کارەکان ئەنجا لەویا بوو کە خوێندکارەکان وەگوتم هاتن بۆ هەڵواسینی کارەکان بۆ ئێرە و ئەو ژووری ئەو دیویشم کە هەیە دوایی چاوتان پێەکەی بگومە ژووری مەکتەبەکەم و شوێنی خوێندنەوە و شوێنی نووسین و هەندێشتی ترە ئەوەش کارخانکەم بۆ ئێرەش تەرخانکەم بۆ کارکردن دواتریش بۆ هەڵواسینی کارەکان ئەو بوو وەگوتم خوێندکارەکان هاتن بەسپاسەوە هەریان واسی شتەکانیان هەمووی پاک کردەوە شتەکانیان هەمووی ڕێک کرد و لە پارێزگاری سلێمانی شەو لە پارێزگای سلێمانی ئەوان شاوکاریان کردم بۆ چاکردنی با بڵین برمیچەکە و دانانی گڵۆپەکان و داپۆشینی دیوارەکان و هەندێک لەو کارانە ئەوان حەزیان کرد ڕاستەکەی زۆر تریشە بۆ بکەن ئارزەکە بکەنە تەختە و زۆر شتی کەش بەڵام تر فریان نەکەوت ئەوە بوو هەندێک بارگرانی زروفی بەسەرا هات و بارە خەرجکردن وەستا ئیتر ئەمە ماوەیەکی باش ئاوا ڕۆی کاک بەختیار هەڵەبجەیی هونەرمەند لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆی ڕێزم هەیە بۆی سوپاس یەکەم کە زانی شتێکی وا هەیەوتی بۆچی ئێمە هێنی نەکەین بە فەرمی نەیکەینەوە و جێگەیەکی گالەریەک و شوێنی ستودیوی خۆتۆمانە ئیتر ئەو بوو لە دوای ساڵی 2020 ببوورە شوێنەکە بە ئامادەی چەند هونەرمەندێک هاتن بۆ ئێرە و شوێنەکەمان کردەوە و لەو کاتەوە ئیتر ئێرە بەردەوام نمایشتیاکرێت بەردەوام میوانیە بۆی بەڕاستی گەلەرێکی خنجیلانەی زۆر جوانە دەمام ساڵێ پرسیاری ناوەکەیت لێ بکەم بۆچی گەلەریەکەت ناوە هێستا واتای چییە؟ هەچەند ناوێکی کوردی زۆر پەتیەوەکو خۆ دوێتە بەڵێ من پێشەنگایەکم هەبوو ناوم ناهەژەند ساڵگارێک زۆر سەرقاڵ بووم زۆر ماندوو بووم و هەندێک کێشەشم هەبووی ژیانی تایبەتی خۆم ئەو پێشەنگایم کە ناو هەژەن واتە ئازارێک لە ڕادە بەدەر گوزار شتێ بوو لەو ماوەی ژیانی خۆم لە دوای ئەوە ماستەرم خوێن تاوکردنی ماستەر و لەگەڵ تاوکردنی ماستەروانە پێشەنگای دو ئەم کردۆ ناوم هێسا بەواتای حەوانەوە لە دوای هیلاکی و ئازارێکی زۆر بەڕێ ماندوێتێکی زۆر ناوم هێسا پێشەنگاکە هێشتا ئێرەم با بڵێن وەها ئامادە نەکردە بوو ئیتر لە دوای ئەوەوە کە هاتە سەرەوەی ئێرە دامەزرێن و بیکەمە ئەم سوودی و گەلەریە ناوی هێسام بۆ هەڵبژار هەر لە خێزانەکەی خۆشمانە ناوەکە بەکار هاو بۆ ناونانی مناڵەکان یەکێ لە کچەکان بەڵێکە بووە خوشکە زازامە ناهێسا و لە شوێنی کەش هەر ناوەکە بەکار هات بۆ ناونانی منەوە زۆر باشە جا هیچ کام لەو کارانەی کە ئێستا لە پشتی خۆت و لە پشتی منی شەوەیە تایەتی مێژوێکی زۆری هەبێت دڵت نێ بیفرۆشیت بیفەوتێنیت یادگارێکی زۆرت لەگەڵی هەبێت یاخود بەشێک لە گزارشتی ژیانی خۆت لە سەرێکێک لە تابلۆکان بێت نەتەوەی هیچ کاتێک لەلات بڕوات هەیە لەو بابەتە ڕاستیەکەی لە ئێمە ئەستایم کێشەیەکە ینی هونەرمەندەکان شێوەکارەکان و بە تایبەت نیگار کێشەکان یعنی ئەگەر کار نەفرۆشن کارەکان لە ماڵەوە کەڵەکە شوێنیش نییە ینی تەنانەت کێسم شوێنێکی واشم تەرخان کردووە ڕەنگە بەشێکی باش لە هونەرمەندان توانای ئەوشیان نەبێ شوێنێکی وا بۆ خۆیان تەرخانکەن بەڵێ هەمیشە لە نێو خۆمانە کە ئێمە دوێین یاخەوت نەکەین باسی ئەوەیە کە کێشەیە ئەم کارانە چی لێ بکەین خرێنە چۆن هەڵگیرێن چونکە تابلۆش با بڵین هەبوویەکی زۆر هەستیارە بە ڕەنگەکانی بە ئامادەکردنەکەی بە قماشەکەی زۆر بڵین معرەزە بۆ تێکچوون زۆر معرەزە بۆ شێوەرگرتن بۆ ئەوەی ڕەنگەکانی بگۆڕێ لەبەرەوە هەڵگرتنەکەشی خۆی ئەبێ زۆر ستانداردانە بێنێ لە جیهانی شاوایە پلەی گەرمی مۆزەکان پلەی شێ پلەی چی حتا تیشکی خۆر ئەمانە هەمووی دیاری کراون ینی جێگەی وا بۆ من چوم بۆ نمونە کلێساک لە بەلجیکا تابلێکی زۆر گەوری برایانی ڤان ئایک لەوێ بووە کەسێرم کەسێم کرد دوو نوسخەیەک لە جێگەیەک و نوسەیەکیش براوە شوێنێکی وتم ئەوە چێوتیان ئەمە خۆی ئەسڵەن لێرە دانراوە کاتی خۆی بڵین لە سەرەتای ڕێنسانسە و کاتەنە بە 1500 ئەوانە وەعیان ئەیا لەوە ئەوە باش نییە بڵێ ئێتەوتی دوای ئێمە خۆمان گاستوانەتەوە ئەوتمە ئێمەتان بۆ داناودێوتی ئەمە بەس کۆپیەکە بۆی خەڵک بزانێ ئەمە لێرە بووە ئەمە وەکو نمونەیەکی بەسیط هەڵگرتنی تابلۆ زۆر قورسە
پارێزگاریکردی زۆر قورسە. ئەماش دایم کێشەیە بۆ هونەرمەندەکان وەگوتم لەوە بینەوە سەر لایەنی فرۆشتنەکە بۆیە هونەرمەندەکان زۆرجار خواستیان وایە پێویستیان بۆیە کە تابلۆ بفرۆشن وی هەم لای خۆیان نەمێنێ هەم جێژ بۆ تابلۆی تازە و کاری تازە چۆڵکات. جگەلەریەکە جگەلەوەی کە زۆر خنجیلەیە بەڵام مێ دەرفەت پرسم بزانم مامساوی جگە لە خۆی ڕێگە بە کەسی ترات بێت لێرە وێنە بکێشێت یاخود کات بەسەر بەرێت یاخود لانی کەم ببێتە شوێنێکی کۆبوونەوەی هوەری ئەم بابەتانە لێرە ڕێگە پێدراون؟ بەڵێ تا ئێستا هونەرمەند هەبوو هاتۆ لێرە کاری کردووە بەڵام کارکردێک ناکەوەکو بڵین بە کارکردێکی بەردەوام بێ بەڵام وەکو نمونەیەک لێرە کار بکوەکو نمونەی کارکردنی خۆی باڵین وا ڕێککەوتووەکە وێنەگرتنێکی هەبووە باڵین چاوپێکەوتنێکی هەبووە ئەو جێکی وای نەبووە لە ئەوروپا هاتوۆ لە جگەیش هاتوۆ لێرە کاری کردو و لێرەشە هەر وێنەی گیرا و کارەکە کراوە هەندێک جاریش مناڵەکانی باڵین خێزانی خۆمان حەزەکەن بێن لێرە نیگار کێشن لەگەڵ خۆما یا نزیک بە من دانیشن ئاژ نیگاری کێشن ئەمەشە بۆ وەکو کۆڕ و کۆبوونەوەش زۆرجا هاوڕێکانم هاتوون یا لێرە دانیشتنیا ژوورەکەی ئەودی و دانیشتن زیاتر ژوورەکەی ئەودی و تەرخانی دانیشتنە ئیتر وەکو مناقەشەی هونەر و دانیشتێکی ئاسایی بێت و هونەری بێت و ئەمانە کراوە هەندێک جاریش لە دوورەوە پۆلێک خوێنکار هێنراون بۆ ئێرە بۆ نمونە لە پەیمانگەی کفریەوە لە پەیمانگەیەکی ترەوە لە قوتابخانەکانی ناو شارەوە هاتون لێرە دانیشتون هاوشان بەوەی کە کارەکانیان دیوە وەک شتێک وانەیەکش دەربارەی هونەر بەگشتی یا ئەزمموی خۆم بە تایبەتی ینی ئەوەم پێداون هەموو دانیشتون لەسەر کورسی و لە ئەرزۆنی کە جێبووەتەوە ئەوش کە جێنەوەت و لە ئەرز دانیشتون و ینی بۆ ئەمانش کارمان کردو بەڕاستی ئەوانش تیاکراوە. زۆر باشە. ئەو کەسانی کایەنە ئێرە ئەگەر هونەرمەند بن یاخود کەسانی ئاسایی بن تۆ پامە چییە بۆیان بۆ گەلەریەکە لەباری گەلەریەکەەوە مەبەستم؟ من بەڕاستی سوپاسی ئەوانە ئەەکەم پێشەوەکی کە دێنە ئێرە چونکە ئێرە وەک خۆتان هاتن گەڕەکێکە تۆزێک لا چەپەکە لە باڵی جێگە سەنتەریەکانی شاری سلێمانی نییە کەسانێک هەیەن جا لە دوورەوە لە دەروی سلێمانیەوە جاوە لە دەروی کوردستانەوە یان لە ناو سلێمانیشەوە ئەو هەموو ڕێگەی ئەبڕنیان بۆ ئێرە بە تایبەتی جێی پێزانینە بەڕاستی من سوپاس وستایشم هەیە بۆیان دواتریش خۆشحاڵم بۆی کێنە ئێرە لێرە وەک پێشنگان نییە پێشنگا هەمیشە دەورت قەڵەباڵقە لە ئەو دووسێ ڕۆژەی عەرزەکە کە پێشنگا کاکرێتەوە تۆ زۆر ناتوانی خزمەتی تەواو یا گرنگیدانی بایەخی تەواو بە بینەرەکەت بە میوانەکەت بی تەواوی ئەزمونونەکە یا مەسڵ ڕەنگە هەندێک جەروە پێویستکە دانە بەدانەی هەندێک تابلۆ بۆی باسکی کە ئەمەرە چۆ هاتو لە چۆ نەهاتوو چۆن کراوە بە تایبەت ئێرە ینی کە گەلەریە وەکو پێشنگانێ پێشنگا تقریباً کارکردنی هونەرمەند لە قۆناغێک ئاگرێتە خۆی بەس ئەمە چەندان قۆناغی جیاجای کرد یعنی یشی تیایی ساڵانی نەوەکانە یشی تیایی 86 یشی تیایی تر بە تەدریج دوای ئەوە تا ئێستا یشتاهی ئێستایی ئەم ساڵانەی نزیکە ئەمانە هەمووی جێ ئەوەیە کە تۆ بینەرێک جێت جا بینەرەکە خۆی هونەرمەند بێ یا بینەرێکی هونەریانە بێ یاخود نا ئاسایی بێ بێگومان ئەوی زۆر جا پرسیاری لا دروست بۆ کە هاتوون ینی من ئەزمونم لەگەڵ ئەوە هەبووە و توێتی مەسە ئەو کارانە بۆ ئەوە تۆزە جیان لەوانی تەوە جا بۆم باس کردووە کە ئەزمونونەکانی من مەسەلەن چۆن هاتوو لە نەوەکانە چۆن بەڵێ بەپێی ساڵەکەن ئەمە کەواتە کاتێوێ لەگەڵ بینەرەکەتە ئەمە لە وەک گوتم لە پێشنگان ناکرێ ینی پەیامەکەی من بۆ بینەرەکان ئەوەیە کە ئێنە ئێرە ئەوە خۆشحاڵ ماکە کەم نەتوان بە ئیسراحەت قسەیان لەگەڵ کەم بە ئیسراحەت باسی ئەزمموی هونەری خۆمیان بۆ بڵم مامۆستا بۆ کەسانی کە ئەیانوێت بێن بۆ گەلەریەکە بێگومانم کە دەرگای گەلەریەکە بۆ هەموو کەسێک کراوەیە تەنها هونەرمەندان نیە وەنیە کەسانی ئاسایی دەتوان بێت وەک خۆشت ئاماژەت پێکرد ماڵەکەی تۆ لە نێو گەڕەکایە ینی شوێنێکی ناوبازار و ئەوە نییە اینجا پێمان بڵێ ئەگەر کەسێک بێت بۆ ئێرە چۆن ناونیشانەکەم دۆزێتەوە؟ بەڵێ من جەکەیەکم دانەوە گوگل ماپ لە نەخشەی گوگڵە دەبێت هەر بناوی هێسا گەلەری لۆکەشنی شوێنەکەشی تایە و زانیاری زۆر تەواوی لەسەر گەلەریەکە و لەسەر مێژووی گەلەریەکە تایە و ژمارە تەلەفۆنیش تەنانەت تایە ئەی زۆر کەس کە پەیوەندیان پێوەکردوم لە ڕێ ئەوە زانیویانە دەرەوەی کوردستان بوون جارە بیانی بوون هاتوونەتە ئێرە یەکسەر لەوە پەیوەندیان کردو و تابلۆی تیا میوانەکانی تایە یعنی بۆ گوتم ئەوان بە زانیاریش تەواگەن زۆر جاریش گوگڵ خۆی باپێن راپۆرتێکمایەتێ لەسەر ژمارە و کەسانی کە هاتوونەتە ناو سایتەکەەوە سەیریان کردو
باڵێ ئەوە ئاسانکاریەکی تەواو. کەواتە لە هەر شوێنێک بن ئەتوان لە ڕێگەی و گوگل ماپەوە بتوان لە خو لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکەەوە هەر هێستا گەلەری بنووسن ئەتوانن گەنە ئەم شوێنە تایبەتە.